خۆشەویستان سڵاوتان لێبێت لەم بەڕگەیە بە ورد و درشتی بە شێوازێکی زانستی باسی تایەتان بۆکەین. تایە ئۆتۆمبیل دەبێت چۆن بێ ئەو نەخش و نیگارانەی کە هەیە بەپێی وەرزەکان ئەو ژمارانەی کە هەیە بەپێی نەفەر سەرنشین دەبێت تایە چۆن هەڵبژێرین، چۆن بزانین تایەک ڕۆیشتووە، تایەک ماوە، تایەک ستۆکە، هەموو ئەم پرسیارانە بە شێوازێکی زانستی شێخ بڕوان شێخ کەریم کوێسەیی کە بەڕێزیان تایە فرۆشن ئەمڕۆ وەڵاممانەدەێت لەگەڵەوە شاپێمە بێ پارێزەری شەکاک شێخ سڵاو لەبێت. سڵاو لە جەنابیشت کاک ئاریگیان. بسم الله الرحمن الرحیم. زۆر بە خێراتنی کەناڵە جوانەکەتان کەناڵە بەڕێزەکەتان ئەەکەم. سپاس بۆ جەنابتان کە ئەم دەرفەتتان بۆ من خولخان و هەتا کۆمەڵی زانیاری بە شۆفێرە بەڕێزەکانمان بگەێنم بۆ ئەوەی لە کڕینی تایە و بەکارهێنانی تایەکانە بە شێوازێکی زانستیانە هەڵسوکەوت بکەن. بە کوردی پێم بڵێ مێژووی تایە بۆ پێگەڕێتەوە. مێژووی تایە هەر لە سەردەمەکانی زووە لە 3500 ساڵ پێش میلادی هەر هەبووە، بەڵام بە شێوازێکی کلاسیکی تەختە بۆ عەرەبانەی پێ ڕاکێشرا و لایەن ئاژەڵێکەوە. بەڵام لە سەردەمە ناوەڕاستەکانیشە بە هەمان شێوە لە حەزارەتی ئەغریقیا هەر هەبووە، بەڵام تایە بەم مەعنا تازەیەی لە ساڵی 1845 زاینیەوە دەستی بە دروستکردن کردووە و وەکو فکری داهێنان لەلایەن مرۆڤان تەختە بووە و چزانم جاران تەختە بوو. بەڵێ بەم مەعنا مەتاتیەکە 1970 ساڵ بالتەحدید لەمەو پێش دەست بە فکرەی سەرەتایی دروستکردنی تایە کراوە، بەڵام لە ساڵی 1895 لەلایەن شەریکەی میشلانی فەڕەنسیەوە ئیتر بە شێوازێکی زانستیانە جێگیر بوو. باش بۆ تایە ڕەنگی ڕەشە بۆ پەمەین تایە سەرەتا دروستکردنی لەلایەن شەریکاتەکان و هەتا ساڵی 1950 تایە سپیش بەرهەم ئەهان، بەڵام پاش ئەوە کە بۆیان ڕوون بووە کەوا کبریتی ڕەش مقاومەی گەرما و سەرما و لەگەڵ احتیکاک لەگەڵ جادەیە زۆر کاریگەرە بۆ تایە کبریتی ڕەشیان تێکرد، ئیتر ئەو کبریتە ڕەشە ڕەنگێکی ڕەش ئەدار بە تایە. کاک شێخ بوران باسێکی ئەوە بکەین بەرهەمێنانی تایە، مێژووی بەرهەمێنانی تایە، ینی زۆر شۆفێرە بینم ئەڵێ یان ئۆتۆمبیلێکی بە سفری هێناوە لە شەریکە لە کۆمپانیا تا ئێستا سێرەکەی پای شەریکەکەی لە ژێرایە وەڵام پای شەریکەی کێشەی دیە چەند ساڵیشی بەسەرا تێپەڕیوە کێشینی بەگشتی لە ڕۆژی بەرهەمێنانی تایەوە لە بەرواری بەرهەمێنانی تایەوە تاکەی تایە خراپە بێ. سەبارەت بە ئینتاجی تایەوە پێوەستە بە ئینتاجی تایەوە هەروەکو چۆن باقیاتی کاڵا و ماوادە خۆراکیەکان لە مارکێتەکانە کڕیت بەرهەمی ئینتاج و ئەکسپایری لەسرە، بە هەمان شێوە تایەش بەرهەمی ئینتاجی لەسرە. جا داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم زۆر تەرکیز لەسەر مەسەلەی ئینتاجی تایە بکەن، چونکە تایەیەک ئەگەر زۆر مابێتەوە لە مەغزەنی شا هەڵگیرا بێت هەر پاش ماوەیەک ئیسیفادەی نامێنێت بە گوێرەی پێویستی ئیسیفادەی لە چەندێک تایامێنێتەوە. زۆرینەی شەریکاتەکان تەوسیەکەن لە 5 بۆ 6 ساڵ لە ڕۆژی بەرهەمهێنانی و ئیتر لەوە زیاتر بەکارنێت. مەسەلەن شۆفێر چۆن بزانێ ئەم تایە لەکەی بەرەم هاتووە و تاوەکو بزانێت هەموو معلوماتێک لەسەر تایەکە هەیە. لەکوێ هەیە؟ یەکێ لەو معلوماتانە بۆ نمونە ئێستا ئەم تایە لێرە ئینتاجەکەی نووسراوە لێرا ئەنووسێت دۆتێک ئەدرێت 23-24 معنای وایە کۆتایی مانگی 5-24 بە هەفتەیە بە هەفتە ئەنووسێت 4 هەفتە حسێبی مانگێکی بۆ بکە 23کە هەفتەی ئەخیری مانگی 5-24. ئێستا ئەمە ساڵحە بۆ بەکارهێنان، بەڵێ ساڵێکە بەرهەم هاتووە، بەڵام ئەگەر بە شێوازێکی زانستی لە شوێنێکی تاریک بەرخۆر نەبێت و وشک بەڵێ لە مەغزەنە هەڵبگیرێت ئەتوانێ بەکار بهێنرێت لە ڕۆژی بەکارهێنانی شۆ. داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم لە ڕۆژی خستنەژێر سیارەیە 3 ساڵ زیاتر بەکاری نەهێنن ئەگەر نەخشەکەشی مابووە، بەڵام بەکارهێنان جیایە و ڕۆژی ئینتاجەکەش جیایە. ئەگونجێ شۆفێرە بەڕێزەکە 2 ساڵ دوای ئینتاجەکەی خۆی بیکڕێت. کەواتە ئەوەنی من تێگەیشتم کاتێک من تایەک بۆ ئۆتۆمبیلەکەمە کڕەمیم لە بەڕێستانە پرسەمەڵم ئەم تایەیە مۆدیلی چەنە تۆڵی 23 بەبێ 5 ساڵ حساب بکەم. بەڵێ بۆ 28 ئینتاجی کۆتایی دێت. 28 کۆتایی وانە؟ بەڵێ بەڵام ڕەنگە 25 تایم پێتە ژێر سیارەکەم 2 ساڵی تێپەڕیوە لە مەغزەنە کەواتە 3 ساڵ ئەتوانێت بەکاری بێنێت و لە 10,000 کیلۆمەتری شا بە گوێرەی ستاندارد پێویستە سیانەی تایەکانی بکات. سیانە چۆنە؟ سەیری بکات بزانێت لا تەنیشتەکانی شەقی تێنەبووە و هەروەها
لە لای پەنچەریەک لە جای پەنچەرچێزدار بێ بە تایەکان بکات ڕاست و چەپ پێشۆ بێنێتە دواوە و دواوەش بباتە پێشۆ لە دوای 10,000 کیلۆمەتر ئیتر ڕۆنی گۆڕینێ بێ یا دوو ڕۆن گۆڕین بێ چونکە عادەتەن ئەو تا سیارانەی کە پێشۆیان هەڵە سوورێ تای پێشۆیان زووتر سەرفە بێت و تووشی داخورانە بێت تای سەرخۆ و تای سەرقیر جیاوازن پەیوەستە بە نەخشی تایەکانەوە چۆن بەڵێ ئەو تایانی کە بەکارهێنێت بۆ سەرقیر ئەوانە نەخشیان وردە ژاوەژا و ڕەوەڕی نایەتە بۆ نمونە یەکێ لەم تایانی کە بۆ سەرقیر بەکارهێنێت ئەمە نەخشی سەرقیرە لە عەرەبیشا پێڵێن ناعیم بەکارهێنێت بۆ سەرقیر بەڵام ئەو تایە ئەگەر ببرێتە شوێنی قۆڕیا شوێنە بەردەڵانیەکان زووتر تووشی تاکولا داخورانە بێت و زووتر سەرفە بێت و بە کەڵک نات ساڵح نییە بۆ ئەو شوێنانە یعنی ئێستا بۆ قوڕ بۆ قوڕ و بۆ خۆڵ بە کەڵک نا ئەگەر بەکاریشی بێنێت زوو کۆتایی پێدێت واتە تەمەنەکەی و تەمانەکەی باڵێ باشە بەچی دیارە لێرە سەبارەت بە نەخشیەتەکانە وەکو مەسەلەی ئەو ژمارەی کە باس جابایەکێ لە معلومان لەوە بدەمێ کە ئایا بۆ قوڕ مەبەست چییە لێرە ئەم تایە ئەم تایە ئMT لێ نووسراوە ئەم ئMTە معنای وایە ئەمە بۆ شوێنی بەردەڵان و ناوقوڕ و ئەو شوێنانەی کە بێڵێن ڕێگە نامێنێ ئیتر ڕێگە نامێنێت و شوێنی بەردەڵان و شوێنی ناڕەحەتیە ئەم ئMTە بۆ ئەوانە بەکارهێنێت و نەخشەکەشی ئەگەر کەسەکە بە حرف لێکی جیا نەکاتەوە بە نەخشێدەگەلی جیاکاتەوە ئەمە بەر زۆر ناچێتە وڵی چێتە ناوی بەڵامی تر ئەمە بۆ ئەو ڕێگانە ئەو تایش کەوا ئەگەر کەسێکیش بیاوێ بچێتە شوێنی خۆڵ و بەردەڵانەکان ئەمە بەڵام لە هەمان کاتا بێتە سەر قیر ئەتوانێت تایەکی نێوەن ببەسێ کە ئەم تایانە ئەیتی لێ نووسراوە بەڵێ کە بۆ سەر قیر و بەسەر خۆڵ بەکار ئەهێن ئەمە هەردووکیانە ئەگەر ئێشتی لێ نووسرا بێت ئێشتی وەکو ئەو تایی کەوا لە بەردەساوێت ئەوە تەنها بۆ سەر قیر بەکارەهێنرێت ئەوانە بۆ سەر قیر بەکارەهێنرێت ئەیتیمان هەیە ئێشتیمان هەیە اینجا سەبارەت بە تایە ئینتاجی زۆر زەڕورە داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم حتا داوا لە بەڕێوەبەری هاتوچۆی هەموو کوردستانەکەم هەر کاتێک حادیسەیەک یا وەرگەڕانێک ئەبێت لە پاڵ تحقیقکردن لە هۆکاری ڕوودانی ئەمە تحقیق لە ئینتاجی تایە بکەن یەکێ لە هۆکارەکانی وەکو بەڵێ چونکە تەقسیریەتی ئەو ئینسانە ئەکەوێتە سەر گۆڕینی ئەو تایە دوایی مەسئولیت ئەکەوێتە سەر خۆی و مەسئولیەتی ژەکەوێتە سەر ئو کەسەشی کاڵەسێ بە فرۆشتنی ئەو تایە کە ئینتاجی کۆنە بە شۆفێرە بەڕێزەکان و بە هاوڵاتیەکانمان پێشەوەی دەست بکەین با گفتوگۆکانمان شتێکت باس کرد بۆ من شتێکی نامە بۆ ڕەنگە بۆ زۆر شۆفێریش شتێکی نامە وت دەگەر شقامەکە و ئاواز ڕۆژانە پێچکردنەوەی بەلای ڕاستاتیایە ئەوە بێت پایەکەت نازم چۆن سێرگە بەلای چەپاتیایەتی بیزان مەبەستمەوەی ئەو سیارانەی کە بەلای سایقا شوێنەکەیان واکەوتوە یا کۆڵانەکەیان یا ئیتیجاهی هاتنەکەیان بە زۆری بەو لایە پێچەکەنەوە بەلای سایقا پێچەکەن و ئەو تایی سایقەکەیان لای شۆفێرە بەڕێزەکەەوە ئۆتۆ زۆرتر تاش تووشی داخورانە بێت ئەخورێت بەڵام ئەوانەی کە بەلای سەکنا زوو زیاتر ئیتیجاهی شوێنەکانیان بۆ نمونە بەڕێزێ بۆ نمونە لە ڕاپەڕین ماڵی لەوێ و دوکانیشی لە ناو تایە فاشەکانە ئەمە دێت بە زۆری بەلای سایقا پێچەکان یا ماڵی جەنابیان هیچ لە عربەتە و دێ دوکانی لە ناو تایەکانایە و سیرەکەی بەلای سایقا ئەمە دووشی تاکل و خودداخوران زیاتر دەبێت پێویستە مراعاتی بکە زوو تەبادلاتیان پێ بکە هەمووی ڕاست و چەپەکان پێش و پاش و ڕاست و چەپە باش ئەسام تایە پێمە بێ یەکێکە لە تایە باشەکان باشە سەیریەکەی هەستەکەی ڕۆیشتووە شۆفێر ئاوە بە بینین ئەزانێم تایی خوراوە ڕۆیشتووە بە بینین ئەزانرێ ببینین ئەگەر هەر تایەیەک 1.6 میلیم کەمتر بوو نەخشەکەی ئەگەر ئینتاجیشی مابێتی بۆ بەکارهێنانی پێویستە لەسەر شۆفێری بەڕێز بەکاری نەهێنێت ئەو تایە بەڵێ مارکەی دەنلۆپ یەکێکە لە مارکە عالەمیەکان بەڵام لەبەرەوەی سەلاحیات و مدەکەی کۆتایی هاتووە و نەخشەکەشی ملیمەکەی لە خوار 1.6 ساڵح نییە بۆ بەکارهێنا هەندێک شۆفێرە بینم تای کۆن ئەکڕێتەوە بەڵام تۆ پێشنیارەکەی پای کۆن من پێشنیارەکەم ئەگەر هەر کڕیشی بە بۆنەی باری داراییەوە هەر بە هەمان شێوەوەکو چۆن لە تای تازەیە سەیری ئینتاژەکەیەکات سەیری ئینتاجی ئەو تایە کۆنانەش بکات چونکە ئەویش بەر معڕەزە بۆ تەقی باش جایسە شێخ بوران پێم بڵێ بە پێی سەرنشین
بەڵێ ینی بەش شتێکی ترە ئایا شۆفێری ئێمە بە پێی سەرنشین تایاکڕێ تایەکان لەسەریانە پێ بڵێ ئەمە بەرگەی ئەوەندە هێز و توانای هەیە بۆ بەکارهێنانی هەموو تایەک لەسەرەتی کە چەند کیلو لێ بارەکرێت ئێستا ئەم تایی لە بەردەست بۆ نمونە ئەگەر تایەک بۆ نمونە ئێستا ئەم تایە لێرا ئەنووسێت بۆ نمونە V91 ئەم ڤە معنای وایە 220 بەرەو ژوور خێرایی شۆفێری بەڕێز بۆی هەیە لەسەری تا 220 بڕوات ئەمانە هەمووی ستانداردە لە چۆ بیزانێت هەموو ستاندارد لە ئینتەرنێت ئێستا شۆفێر ئەگەر جەنابیان نەیزانی پرسیار یا لە کڕیارەکە لە فرۆشیارەکە بکە یا ئەگەر نەیزانی خۆی لە ئینتەرنێتە لە گۆگڵ پلەیە بەڵێ ڤی نەمبەرەکە ئەگەر PTV-تان بینی خۆشەویستان ژمارەیەکی لەگەڵا پرسیارکە بڵێ ئەم ڤیەکە ژمارێکی لاوەیە بۆ چەند بەڵێ فەرنشی بەڕ کیلۆکەی لێرانەوە یەک ئەم نەوەیەکە مەبەست 650 کیلۆیە ئەمە ستاندارد تۆزێ کەواتە هەر تاکێ لەم تایەیە توانای هەڵگرتنی 650 کیلۆی هەیە ئەوە تایە ئەمە بۆ نمونە ئەمە چۆنە ئەم تایە ئەم تایە 104 ئەم تایە 104 معنای وایە توانای هەڵگرتنی تەنێ زیاتری ئەمە 104 بەڵێ بەڵێ 1 تۆن زیاتر هەڵ ئەگرێت هەتاوەکو دەرەجەی لای حرفی خێراییەکەی زیاتر بێت توانای هەڵگرتن و قووەتی تایەکە زیاترە باش بەڵام ئەویشە بێ شۆفێرە بەڕێزەکان کێشی سیارەکەیان لە دەر بکەن بۆ نمونە تایەکانی دوو تەنونی و هەڵ ئەگرێت باشە سیارەکەی تەنونی وێکە کەواتە مافی ئەوەی هەیە تەنها تەنێک بەکار بهێنێت ئایا سەرنشین بێ هەر شتێکی تر ئاگەر ڕووداڕوویە سایەوە ئەبێ لێکۆڵینەوە لەوە بکرێت بزانێ ئایا ئەو شۆفێرە هەتا ئێستا وەڵی ئاگام لە تحقیقاتی ئەمەیان ڤی نەمبەرەکەی چەنە ئەمەیان چەنە ئەمە لێرە هینێکە لە خواردەوە نییە نەقوربان ئێس ئەم ئێسە مەبەست ئەوەیە کەوا تەحملی باری قورسەکان ئەم سەوە معنای وایە 950 کیلۆ تەحملە بەڵێ ئەوەیان لەمە کەمترە هەتاوەکو دەرەجەی پاڵ حرفی خێراییەکەی زیاتر بێت ئەوەندە زیاتر تەحملی هەڵگرتنی قورسایی بۆ نمونە ئەم تایە شمارەکەی ڕقەمەکەی 250 کەواتە پانی ئەم تایە 21 سانتیمەترە تێگەشتە 75کەش لە 175 ئەم پانیە بەرزیەکەی ئەمە لێرە ژمارەیەک هەیە 250 بە 75 بە ئار بە 250 مەبەستت ئەمە مەبەستی پانی تایەکە بەڵێ لە 175 21 سانتیمەترەکەیە زەربی ئەەکەیت ئەوەندە بەرزیەکەی دەکە ئەم تیرەی ویلەکەیە کە بە ئینچ حسێبەکرێ ئارەکەش معنای وایە ئەم تایە بە تەبەق دروست کراوە ئار لە ڕادیاڵۆ هاتووە ستانداردێکی جیهانیە کام تایە کاریگەری لەسەر خێرایی دروستەکات بانزین زۆر سەرفەکات شتە ڕەنگە لای شۆفێر بە شۆفێرە بەڕێزەکان بانزین زیاد سەرفکە بەڵێ قوربان داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم هەموو تایەک بە گوێرەی نەوعیەتی سیارەکەی ببەستێت بۆ نمونە سەنیەکی پێیە ئیجاب ناکا بێتایەکی ئۆفرۆد ببەستێت و ئیجاب ناکا خۆی لە شەریکەوە لەسەر دەرگاکەی چواردەیە بێبیکا بە 15 ئەگەبیگا بە 15 بانزین زیاتر سەرفەکە پێشی سیارەکەی زوو زیاتر تێگەچێت بۆ باری دارایی خراپترە و هەتاوەکو تایەش گەورەتر بکرێت ئەم سومکەی کەمتر ئەبێتەوە زیاتر معڕەزە بۆ تەقیم لە تاسەکانە بە تایبەتی لای خۆمان تاسەوشت زۆرە ئەمەی معڕەزە بۆ تەقین شۆفێرە بەڕێزەکان زەرەر زیاترەکەن من خۆم 30 ساڵە خەریکی کاری تایم هەتا ئێستا ویل و تایی خۆمم بەو معنایە گەورە نەکردوەبی گۆڕم لە ستانداردی سەر دەرگاکە داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم سەیری دەرگاکەیان کەن تایە و ویلیشیان بکەن بە هی سەر دەرگاکە و ستاندارد لە بنەڕەتدا لە کۆمپانیا هەندێک ئۆتۆمبیل بێویلە بەڵام شۆفێر حەزەکە بۆ جوانکاری ویلی بۆ بکە ئەو ویلە هیچ کاریگەریکی لە سەتایە هەیە سەبارەت بە ویلانە ئەو ویلی ساندارد و بیلادی دەست ناکەوێت دەستیشی کەوێ گرانە
بەڵام داوا لە شۆفێرەکانەکەم بە هیچ شێوازێ سایزی تایەکانی خۆیان نەگۆڕن ئەگەر هەر حەزیشیان کرد ویل کە ببەستن لە جیاتی وی لە ئاسنەکانی ژێر سیارەکە هەوڵدەن ویلێکی بیلات پەیدا بکەن کە لە شەریکەوە ستاندار بێت بۆی معڕەز نەبێ بۆ تاقیکرێت. دەستە خۆش بە شێخ بران شەفێری سپاس بۆ زانیارەکانت. شۆفێرە بەڕێزەکانی وادارین ئەم زانیارانەی کە لێرە باسمان کردن ئیتر لە سەرەتای قسەکانی وتی بە ئەیتوازە گۆترەکاری بێنی با بە زانستی هەوڵدەین تایە هەڵبژێنین کاتێکی تێرە تۆ بۆ خۆ دەگەرە مۆشیارەنەتە بە لەسەر تایە دڵنیام ئاسانکاریە بێ بۆ تایە فرۆشە بەڕێزەکانیش یەکسەر ئەزانێت تۆ چیت دروست چیت ئەوێ وەڕووداوەکان ژیانی خەڵکیشە پارێز بێگومان بەیوای ژیانی ملاکتان پارێزرا بە هیواداری لەم بڕگەیە توانی بێتمان ستودێکمان پێگەیان بێت.